جانتای یەکشانی لە خانمان قەدەغەکراو ئەوەی سەرپێچی بکات لە کارەکەی دوور دەخرێتەوە و سزا دەدرێت. کیم جۆنگ ئون سزایەکی نوێ بەسەر ئەو خانمانەدا دەسەپێنێت کە جانتای یەکشانی بەکاردەهێنن. ئەو دەڵێت شتی وەها لەم جۆرە نابێت بمێنێت و ئەوەی سەرپێچی بکات سزای تون دەدرێت. بەهۆی ئەوەی شێوازێکی خۆرئاواییە و دژی سیستمی سۆسیالیزمیە. سەرۆک کیم ئەو جانتایانەی قەدەغە کرد کە بە یەکشان هەڵدەگیرێن. ئەوانەشی سەرپێچی بڕیارەکان کردووە جانتاکانیان لێ سەندراوە و تەنانەت هەندێک لە خانمان لە خوێندنگاکانیان و کارەکانیان دەرکراون. کۆریای باکوور سیستمێکی دیکتاتۆری هەیە و وڵاتێکی داخراوە بەڕووی جیهاندا. سەرۆکەکەی کیم جۆنگ ئونە و بەهۆی کارە سەرکێشیەکانی و چۆکدانەدان بۆ یاسانی و دەوڵەتیەکان بە تایبەتی لە تاقیکردنەوەی موشکی و ئەتۆمیەکانی زۆرینەی وڵاتانی جیهان سزایان بەسەردا سەپاندووە.